هەر پارچە قۆماشێکی باە کۆنەیەکیش کە فڕی داوە ئەو شتەکەی خۆیە کرد مەقەسەکەی وا دەکرد تەق وایە کرد و سەی دەکرد هیچ شتێکی ئەوە مهم نییە فڕێ ئەیە و ئەڕۆی بەلای ئیشێکی ترە بەڵام تۆوەت نەیاوەتێ کە نەتداوەتێ ئەم حەز و ئارەزۆی هەرماوە تۆ چیەکەی بووە مەواکەی بێ چی بێ ئەمە لە ناو مێشکایە توەچێت تووشی حاڵەتێکی گرژی و ناخۆشیەکە اینجا فرسەتی بینیوە نە تۆ قوماشە کۆنێکت داوەتێ نە جەریدەیەکت داوەتێ نە مەقەسێکت داوەتێ هەر ئەوە فرسەتی ناو تۆ ڕۆشتی بۆ شوێنێک چی بەلای چێشتەوە چی بەلای مناڵەکەت هەر چێ بێ هاتووە بزانم دایکەم چیەکە تەقلید لاسایی تۆی کردێتەوە تری فەقان تۆ خۆت ئەگەر زۆری پێن چۆ 3 ساڵ پێش ئێستا بگەڕێتەوە مناڵەکە و 2 ساڵان بووە زۆر جار مکیاجە کردۆ مناڵەکە و لاسایی دەکاتەوە مکیاجەکە قژە داهێنی قژی داهێنێ تفەکەی تفەکە جنێوەی جنێوەیە گازی لێگری گازی لێ هەر چیە بکەی مناڵ وەکو تووتی لاسایی دەکاتەوە ئەمەش خوشکی من تۆ خەریکی قوماش بڕینی لاسایی دەکاتەوانێ ئەمەیەک اینجا هەڵەکە لە چیا بووە تۆ نەوتوانیوە پارچەیە قوماشی بێتێ لەگەڵ مقەسێک حەزەکەی تێرکەی ئیتر کە حەزەکەشی تێر نەکردووە خۆی هاتۆ بۆ ڕێگە خوار و خێچە حەزەکەی تێرگووە چی ئەو فەرق ناکات لە بینی ئەو قوماشەی کە تۆڵی گران بەهای مەتری بە هەرچەندێکە ڕێبێتێ لەگەڵ پارچە قوماشێکی کۆنە لەگەڵ جەریدەیەکە کەواتە هەڵەکە هیچ چێ هەڵەکە هی تۆیە یەکەم بەدیلێکی بۆ نەدۆزیوتۆ تا ئەو حەزەی تێر بێ تەنانەت خەڵوز و سەر دیوار نووسینی شەمان شتە بە باوکی شتە نووسێ خوشک و برای هەبێ ئەگەر یا خاڵ و مامی هەبێ یا لە تەلەڤیزیۆن مامۆسا و خەڵکە شتە نووسن ئەڵێ بێمە چی بێ ئەگەر تۆ وایت بۆردێکی بۆ دابنایە یاخود وەرەقەیە کاغەزێکی باە و قەڵەمێکی باە بۆ خۆی حەزەکەی تێ دەبوو ئەی نووسی و لاسایی باوکێکەوە بەڵام کە نەداوەتێ دیوارەکان نووسێ چە بەنیسبەت ئەوە پارچە وەرەقەیەکی کۆن لەگەڵ دیوارەکەیشی فەرق نییە تابلۆیەک چی لە مێشکیا بێ نەخشێنە ئەو نازانێ ئەو دیوارە نابێ پیس بێ وازانێ مشت بۆ نووسینە ئەین شت کاک شابازجان جەنابیشە هەڵەکە باڕوونیکەین و بۆ هەڵی تۆ بە وەکو من ئەمە دەفتەری امتحانێ بۆ هاتوۆتەوە خەریکی تەڵسیحکردنی هەڵە چنیەکە وەکو جەنابێوتی باشە ئەم مناڵش تۆوە بینی ئەمە چییە بەدەسێوێتی ئەمە چیە واکە ئەو چوزانێ ئەمە دەفتەری کۆتایی ساڵە هی لژنەی تاقیکردنەوە چوزانێ ئەمە مەسئولیەتە نابێت لەسەری بنووسێ و چوزانێ ئەو ئەیەوێ لاسایی تۆ بکاتەوە ئەگەر تۆش پارچە کاغزێکە باە براکەم قەڵەمەکە و باە دوو دقەیە وایشی لێ کرد و شەقلی پەقلیەکە کرد و جاوە چێ باوکم خۆی پێوە مەزۆر کردو لە مێشی خۆی ئەو قسەیە کرد و وازی لێنە و حەزەکەی تێرە بەڕۆ بەلای یاریکردنەکەی بەڵام تۆ دەرێک کردووە لێت داوە دوو دخسۆتەوە لە خۆت نەداوەتەوە ئیشی تۆ نییە باشە ئەی ئیشی چێ ئەمە چی بێ بێم ئیشە بۆیە هەر ئەوەنگە کە ڕۆشتی بە لایەنانە خواردشتی کردو بە فرسەتی زانیوە ئەو حەزە پاڵ نەدەکە چێ حەزکردن بە زانینی شتەکات دەستی کردووە بەمە ئێستا بۆتان دەرکە و هەڵەکان هی ئێوەیە خوشکە بە ڕێزەکەم کاک شابەت بەو دەرکە و براکەم هەڵەکە هیەوەیە ئۆکی کاک دکتۆر با بڵێن ئەوەیان هەڵەیە ڕاستەکەی با بێنە سەر شتێکیکە سەر ئەوەی کە قسەکردنێکی زۆر باوەڕکە یعنی یەمەوە لە ئیش هیلاکە مانوم برسیم حوسەڵەم نییە ئیسراحەتم نەکردووە ئەوە نە قسە ئەکە ئەوە نە قسە ئەکە ئەوە نە پرسیارەکە مێشکە ئەمە چییە ئەمە چۆنە ئەمە چۆن کڕی و ئەمە بەچەند کڕی و ئەمە بۆ وایە ئەمە ئاوا ئەمە ئاوا ئەمە ئاوا جاری باشە پێڵم نایزانم لە خۆمی دوورە خەماڵەیە بۆڵی فڵانی زانێت تۆ بۆ نایزانی تۆ گەورەیت بۆ ئیزانی بۆ نایزانی یەکێکە بۆ ئیزانێ ئیتر باوەڕکە یعنی کاک دکتۆر ئەوە نە پرسیارەکە منش تو ڕام و هەڵەسم لێیە هەر لیان ینی تۆ حەلەوەیە ئەی باشە کاک شابازجان تۆ باوکی مناڵی خستوەتەوە مناڵ ئەگەر پرسیار نەکات چۆن فێرە بێ بۆ جوای پرسیارەکانی نایتەوە یعنی وەنگە زەحمەتە پرسیارەکە یعنی ئەم مناڵی ئێوە پرسیارەکانی هی ئەمەندەی زانا و کەسە بلیمەتەکانە کە هەموو کەس ناتوانێت جوای بات یعنی ناتوانین وەڵامی پرسیارەکانی بێتەوە براکەم ئەوە خەلەلی تۆیە وەکو باوشیە ئێمە واجبمانە جوابی مناڵەکانمان بینەوە طبعا ئەوە بینێ ئەوە چییە ئەمە بۆ وایە جارێک لە 3 ساڵ بەدواوە قۆناغێکی زۆر ناسکەهی مناڵ 2 ساڵ و 3 ساڵ و 4 ساڵ هەموو پرسیارێکەکە یعنی سەیری چاو دەکات سەیری پرچ دەکات سەیری سەقفەکە سەیری سەیری ئەمان هەمووی ئەمە چییە ئەوە چییە ئەوێ بزانێ قوربانجان تۆ بە شوێنێکە ئاڕۆی شتێک نەزارد لە خۆتە پرسیار ناکەی بڵێ ئەمە چییە ئینجاگەر پرسیاری نەکردا کەس گەشەی ناکرد مناڵ هەر پێش ناکەوت تۆ شەمان شت هەر لێ وەکو باوکی
بەڵێ کاکتۆگیان ینی ڕاستەکە و یعنی دوای ئەو هەیە بۆ لای من ئەڵێ باوکم توێتی بڕۆ پرسیار لە دایکێ بکە یعنی دەست پێ ئەکای تر من چۆن لە دایک بووم بۆ من وەک ئێوە نیم بۆچی چایم یعنی چای من شینەهی ئێوە ڕەشە شەو سوودی چییە ڕۆژ سوودی چییە بۆچی ئەبێ بچین بۆ قوتابخانە بۆ تۆژنیت و باوکم پیاوە و ئیتر نازانم ینی وەڵامی چەند پرسیاری بدەمەوە ینی هیچ منداڵێکی تر وەک ئەم نییە هەستەکەم جە بەشە ئەم پرسیارانە وەڵامەکەی نازانی ینی جەنابێت بۆ تۆ ژنیت و بۆ باوکم پیاوە منە ڕاستەکە قسەی دەکا ئێوە جیاوازن یخۆ نازانێت چوزانێ تخم چییە و بۆ ماوە چییە و ژن چییە و پیاو چییە ئێکە تۆ چاوی فعلەن مناڵ لاساییە کاتەوانێ بۆ چاومەکو چاوی دایک و باوکم نییە